خۆم ئەگەر ڕاستگە بنا زۆر باشم لەگەڵ وەرزشکردنا ماڵمەوە ئەیکەم و دوایی وازی لێ هێنم بەڵام سەرکەوتو خۆش باسکردنەوەی کا وەرزشکردن یەکەم چارەسەرە بۆ تەندروستی ئێمە بەڵام ئەم وەرزشە گرنگە لەوەی کە ئێمە لە مناڵی و ببێ بە کلتور لامان لەوەی کە ئێمە مناڵێکمان هەیە وای لێ بکەین کە کاتەکانی با وەرزشکردن بەسەر بەرن هەر ئەمە هۆکارە بێت بۆ ئەوەی کە ئەو مناڵە لە زۆر شتی دیکە دوورکەوێتەوە هەر بۆ نمونە کە تۆ مناڵەکەت هەبێت لە ماڵەوە ئەگەر ڕۆژانە کاتێکی بۆ دابنێ ئەو کاتی لە خوێندنگا یاخود لە باخچەی ساوانە ئەگەر کاتێکی هەبێت بۆ وەرزشکردن کێتەوە ماڵەوە ئەو وەرزشانەی پێ دووبارە بکەیتەوە یەکەم هۆکار کە لێی دوورەکەوێتەوانێ ئامێرە زیرەکەکانە کە ئەمە چەندین کاریگەری ئەبێ لەسەر تەندروستی ئەو مناڵە هەر ئەو کاریگەری کە وردە لە مناڵەکە دەرەکەوێت سەرکۆ چاوکزیە ئێستا زۆربەی مناڵانمان هەیە کە گرفتیان لە چاوەکانیان هەیە تاکە هۆکاریش ئەگەڕێتەوە بووی کە ئەم مناڵە لە ڕۆژانە کاتێکی زۆر ئەم شاشەیە ئەم مۆبایلە بەدەستیەوەیەتی و چاوی ئەچێتە سەری ئەمە بابەتێکی زۆر گرنگەوە لە ئێستاشا زۆر هەوڵە درێکە بتوانم بە دوای هۆکارەکە و چارەسەرەکانی بگەڕێەوە چەندین بابەتی تر هەیە کە پێیوەستە بە چاوەوە بە تایبەتی لای منداڵ ئێمە بابەتانە بتوانین ئەمڕۆ زیاتر گفتوگۆی لەسەر سەر چاوکزی مناڵ ئەگیرانی بۆری فیلمەسکی مناڵ کامە لە ناو مناڵە زۆر باوان نەجات دایک و باوکەکان نازان هۆکارەکەی چێ ئەمە ئەمڕۆ ئەمانەوە تاوتێ بکەین و گفتوگۆی لەسەر بکەین بە میوانداری زۆر بەڕست دکتۆرا بینایڕە و پسپۆڕی نەخۆشیەکانی چاوی مناڵان دکتۆرە فەرمۆ بانی باش بەخێر بانی باش زۆر سپاس مناڵانێکی زۆرمان هەیە کە هەر لە مناڵیەوە گرفت بۆ چاوەکانیان دروست ئەبێت هەندێکجار ئەچێتە سەر چاوکزی با ئێمە لە سەرەتایە بە پێناسەیەک بۆ چاوکزی مناڵان دەست پێ بکەین سەرەتا زۆر سپاسانەکەم ئەم تەوەرەتان هەڵبژات بەڕاستی تەوەرێکی گرنگە لە ئێستا لە هەموو وڵاتەکەیە و لە عالەمیشا زۆر بڵاوە چاوکزی بریتێ لەوەی کە مناڵەکە ناتوانێت شتەکان بەڕوونی ببینێ ئیتر ئایا لە نزیکەوە بێ یان لە دوورەوە بێ ئەمانەش هۆکارێکی یعنی چەند هۆکارێکی هەیە فرە هۆکارە گرنگترینیان هۆکاری بۆ ماوەیە بۆ نمونە دایکەکە چاوکزی هەیە بەهۆکەکە چاوکزی هەیە ئەکرێ لە مناڵەکانیانە دووبارە بێتەوە یا جاری وا هەیە دایک و باوک هیچ چاوکزیەکیان نییە بەڵام خاڵی مناڵەکە مامی پوری یان باپیری یانێکێ لە مناڵەکانی خاڵیەک ینی لە هەموو خێزانەکەیە کاتێ چاوکزی هەبوو واردە لە نەوەکانی داهاتووشە ئەم چاوکزیە دووبارە ببێتەوە ئەمە هۆکارێکی سەرەکیە هۆکاری دووهەم هۆکاری شاشەکانە بەکارهێنانی شاشە ئەلکترۆنیەکان ئەمەش هۆکارێکی زۆر بەربڵاوە هۆکارێکی ژینگەیی گەورەیە ئەتوانم بڵێم گرفتێکی گەورەیە کە ئێستا لە هەموو جیهانە پسپۆڕانی چاو پێوەی سەرقاڵن ئەمەش بە تایبەتی لە دوای زۆر بەکارهێنانی شاشەکان و ینی ئەوەی کە لە چووە هەموو ماڵێکەوە ئەم شاشە ئەلکترۆنیانە و بە تایبەتی تریش دوای کۆرۆنا دوای پەتای ڤایرۆسی کۆرۆنا کە خەڵک بۆ ماوەیەکی زۆر لە جیهانە زۆربەی کات لە ماڵەوە ئەمایەوە بەردەوام شاشەی بەکارهێنا مناڵەکانی وەکو ئالوودەبوونێک ئالوودەی ئەم شاشانە بوون لەبەر ئەوە ئەم شتە زۆر بەربڵاوە لەم چەند ساڵی دوایە باشە دکتۆرە زۆر کاتێ ماڵین کاڵی بۆ ماوەی کاریگەری هەیە و هۆکارێکی سەرەکیە ئەم مناڵە کە لەدایکە بێ پزیشکە بەڕێزەکان هەموو پشکنینێکی بۆکەن دابزان لە هیچ گرفتێ لە ئەندامەکانیان نیە هەر لە سەرەتای کۆرپەییەوە پشکنینی چاوی بۆکرێ کە ئەم مناڵە گرفتی چاوی هەیە چکە دوجار زۆر مناڵمان بینیوە ئەکاتە 4 ساڵ و ئەوانە زۆر کات لەو کاتەیە دەستنیشانەکرێت ڕاستەکەی سوالە زۆر لە جێی خۆیەتی پرسیارەکەت پێویستە خۆی هەموو منداڵە کاتێ لەدایکە بێت چۆن مەسەلە پزیشکە پەڕێزەکانی بواری مناڵان سەری ئەندامەکانی جەستەی ئەەکەن سەیری سەر و دەست و قاچ و ئەمانە ئەەکەن پێویستە پشکنینێکی سەرەتاییش بۆ چاوی بکرێت مەسەلە هەر ئامێرێکمان هەیە پێوتری ئۆفالمۆسکۆپ ئەتوانی هەر بەوە لە کاتی لە دوای لەدایک بوون سەیری بکرێت بزانین چاوی مناڵەکە بە شێوەیەکی ئاسایی دروست بۆ نمونە تانەیەکی لەسەر نییە بۆ نمونە هەردوو چاوی وەکو یەکە یعنی ئەمە پشکنینێکی زۆر سەرەتاییە کە زۆر شتمان ئەتوانێت پێ بڵێت ئەمە وەکو یەکەم جار کە لەدایکە بێ و خێزانەکانیش زۆر مهمن کاتی ئەو مناڵی ئەبێ سەیری کا بزانێ ئەم شتە ئاساییە کە چاوەکاتەوە ئەم مناڵە ئایا ڕەنگی چاوی ئاساییە بۆ نمونە تانەیەکی لەسەر نییە بۆ نمونە
هەنێک کەسێک گلێنەی چاویان لێڵە ئەو هۆکاری ئەوەی کە نەخۆشی زگماکی ئاوی ڕەشی زگماکی هەیە کە لە مناڵی و لە دایکە بێ بۆ نمونە هەیە کە لە دایکە بێ ئاوی سپی هەیە بۆ نمونە هەیە بیلبیلەی چاوی باش دروست نەبوو نەخۆشیەکە پێوترێ کۆڵۆبۆما یعنی ئەمانە هەر بە بینین دایکەکە و باوکەکەش ئەتوانن عفو بیبینن ئەمانە پشکنینێکی سەرەتاین کە تازە لە دایک ئەبن و زۆر ئاسانە و هەموو کەس ئەتوانێت ئەوە بکە ئەمما بۆ ئەوەی بزانی چاوکزیمان هەیە وەکو دەرەجەی کزی ئەوە ئەتوانین لە تەمەنی 1 ساڵیەوە پشکنین بۆ مناڵان بکرێ ینی لە تەمەنی 1 ساڵیە هەموو دایک و باوکێک ئەتوانێ مناڵەکەی بەرێ بڵێ من ئەمێ بزانم مناڵەکەم چاوی کزەیان نا بە تایبەتی تر ئەوانی کە خۆیان چاوکزیان هەیە مەسەلە خۆی یە دایکە کاڵێ من لەیزەرم کردو کەواتە خۆشی چاوی کز بۆ لە پێشوە زۆر ینی پێویستە فەحسی مناڵەکەی بکە زۆر باشە اینجا دکتۆر لە سەرەتای پرۆگرامەکە ئاماژەت بۆ کردەوەی کێسەمە گرفتێکە تەواوی جیهان بەدەستیەوە ئەناڵێت و ئێوەکو پزیشکێکی پسپۆر کە لەوانەیە ڕۆژانە چەندین دایک و باوک بن لەوەی کە مناڵەکانیان بێنن کە گرفتێک لە چاوەکانیانە هەبێت جا کزیەجا هەرچی هۆکارێکی دیکەیە ئەگەر بە ڕێژەیەک هەبێت بە ئامارێک هەبێت لە بەردەستانە لەوەی کە لە ئێستا بۆ نمونە ڕێژەکان چۆنە ڕۆژانە ئەم ئامارە بەرەو بەرزبوونەوە ئەچێت وەکو ئامارێکی دقیقمان پێنێ لە ئێستا بەڵام ینی هەر ڕۆژانە ئێمە داتاکان کۆ ئەەکەینەوە و تا ئێستا ئامارێکی دقیقمان وەرنەگرتۆ بە تاواتی بەس ڕۆژانە هەمووی ینی تۆمارەکرێ لای ئێمە و بەس وەکو بڵێ کۆتا ینی کۆتا ئامار ئەومان نەکردووە ئێشتا بەڵام ڕۆژانە زۆر زۆرە مناڵەکان ینی توانم بڵێم من خۆم لە کلینیکی و بەشی مناڵان دەوامەکەم لە نەخۆشخانەی شەهیداسۆ ینی ڕۆژانە 30 مناڵ ئەبینم ئەتوانم بڵێم 30 مناڵ ئەبینم کە مشکلەی بینینیان هەیە باشە بینە سەر ئەو بابەتانەی تر کە پەیوەستە بە چاوە بۆ منداڵ بەدەر لە کزی چاو چ بابەتێکی کە هەیە ینی چی هۆکارێکی تر هەیە کاریگەری لەسەر چاو مناڵ بەجێ پێڵە بۆی کە لە قۆناغەکانی تریا بەدەستیەوە بناڵێنێت وەکو وتم ینی هۆکارەکانی کزی چاوێکێک ئەوە بوتمان بۆ ماوەی لە دایک و باوکەوە یەکێکیان وتمان شاشەکان سێهەمیشان ئەو هۆکارانی کە لە دروستبوونی مناڵەکەەوە لە زگماکیەوە دروست دەبن بۆ نمونە مناڵەکە ئاوی ڕەشی زگماکی هەیە بۆی هەیە ببێتە نابینە ئەگەر ینی لە چەند ڕۆژی یەکەمی تەمەنیان فریای نەکەوین ئاوی سپی چاو ئەگەر لە توانم بڵێم لە سەرەتای دوومانی یەکەمیە ئەگەر فریای نەکەوین ئەویژە بێتە هۆی تەمەڵی و کەمبینیەکی زۆر لە چاوی مناڵەکەیە ئەمانە هەموو بێت چارەسەرکرێن و هۆکاری تریش هەیە بۆ نمونە ئەگەر خوانە خواستە مشکلی دەماری چاوی هەبێ ئەگەر خوانە خواستە مشکلی تۆڕی چاوی هەبێ ئەمانش هۆکاری بۆ ماوەی دیسانەوە کە لە دایک و باوک و لە خێزانەکانیانە هەیە ئەوانش هەمووی هۆکارن دکتۆرە ئەم بیگیرانی فرمێسکە چییە لە منداڵە سا زۆر مناڵ دایک و باوک بەدەستەمەوە مناڵێنن ئەم مناڵە بۆری فرمێسی ئەچیرێ زۆر جار باس لەوەکان پزیشکەکان بەڕێست ناخۆتانەڵە نەگەر سەرەتا ئەم مناڵە وەکو لایەنێکی سروشتی کۆمەڵێک شێلانی بۆ بکرێ بۆ ئەم بابەتە ئایا من ڕێگایەکی تەندروستە یاخود ئەم مناڵە هەر وازی لێبێنی تۆ ئەم فرمێسکە بێتە خوارەوە ئەم گیرانی بۆری فرمێسکە چییە کە ئێستا زۆر باسەکرێت خۆی لە ڕاستیە گیرانی بۆری فرمێسک نییە دواکەوتنی کرانەوەی جۆگەی فرمێسکە ئەمە بۆ هۆی چیەوەیە دکتۆر خۆی ینی بڵین کۆ ئەندامی فرمێسک بریتە لە فرمێسکە ڕژێنەکە و دوای ئەوە کونی فرمێسک هەیە لە بەشی سەر و خوارەوەی پێڵی چاو دوایی تورەکەی فرمێسک هەیە و دوایی بۆریەک هەیە جۆگەیەک هەیە کە گەێنێ بەلووت زۆر بەی کات پەردەیەکی تەنێک لەویا دروستە لە کۆتایی جۆگەکەیە پەردەیەکە دروست بۆ ناکرێتەوە خۆی مفرۆزەکە لە مناڵ لە دایکە بێ ئەو پەردەیە بکرێتەوە لەویا ناکرێتەوە لە هەنێ مناڵە تقریبان لە 100 مناڵ 5 مناڵیان ناکرێتەوە لە کاتی لە دایک بوونە اینجا ئەمە چی دروستەکە ینی وا ئەکا بزەبت وەکو جۆگەیەک وایە ئاوەڕۆی جۆگەکە ینی تۆ کە ئاوەڕۆکە لە کۆتاییە گیرە هەموو ئاوەکەی چیا ئەمێنێتەوە لێرا کۆ ئەبێتەوە یێتە خوارەوە بە چاوەکە کە زۆر ینی کە ئەم شتە دووبارە ئەبێتەوە ڕۆژانە ئەبێتە هۆی کەڵەکەبوونی ئەوەی کە ئەو بڵین چاو خۆی پاکاتەوە بەهۆی فرمێسکەوە ئەو میکرۆبانی کە تایەتی کۆ ئەبێتەوە کە کۆبەوە
بەکتریاکان ئیتر لە بیا گەشەکەن و پیسی و ڕیپۆقی چاو ئەوانە دروستەکە هەوکردنی پێڵووی چاو دروستەکە مناڵەکە زۆر بێکات چاوی ئەنووسێ بەیەکا و بۆی ناکرێتەوە ئیزعاجە ئەمانە خۆی ڕێنمایی تایبەتی خۆی هەیە تا دوو مانگی دایکەکە فێرەکەین بە ئاویش لە تێنولۆکە بۆی پاکاتەوە ڕۆژی چەند جارێک اینجا درمانی دژە هەوکردنی ئەینێ ئەگەر بڵێن بەکتریایی لەگەڵا بوو بۆ نمونە ڕیپۆقی کردبوو وەکو خۆمان پێی ئەڵێن ڕۆژانە چەند جارێک بۆ ماوەیەکی کاتی ئەوە بەکارەهێنێ لە تەمەنی دوو مانگی بە دواوە ئەگەر ئەم شتە هەر دووبارە بوو ئەوە فێری مەساجکردنی ئەەکەین دایکەکە مەساجکردن ینی خۆزگە ئێستا لێرە سکرینێک هەوایە بمتوانە ینی ڕسمەکان پیشان بم ینی چەند ڕێگەیەکی هەڵە هەیە لە ناو خێزانەکانە مەسەلە بۆ نمونە ئەوەی ئێستا جەنابە کرد ئەڵێ ئاوا ئەکەن ئەوانەی تیانێ یا ئاوا بۆخۆ هیچی تیانە ئەمە لێرە ئەتوانم بڵێم ئەمە کونی فرمێ ئەمە پێڵوەکانە دای ئەخەی کونی فرمێسکە لێرە و بەتۆنی من لەسەر چاوی خۆم ئێستا ئەیکەم بەتۆنی ئالێرە دەست دانەی پاڵەنەی بە کیسی فرمێسکەکەەوە ئیتر نەبۆ خوارەوە نەبۆ ئەملا نەبۆ هیچ لایەک ئەوەی تیانە ڕۆژانە ئەمە چەند جارێک ئەتوانێت 3 جار جاری دەجار ئەم بۆ مناڵەکە بکە لە کاتێکا کە مناڵەکەی ئارام و مەشغوڵی شیر خواردن و ئەوانەیە ئەمەی بۆ ئەکاو تا ماوەیەک و لەگەڵیش ئەو پاگڕاگرتنەوەکو بە ئاویش لە تێنولۆکە پاکی ئەکاتەوە و ئەمە ئەڕۆین لەگەڵیا تا نزیکی تا دوای 6 مانگ ئەگەر حاڵەتەکان زۆر خراپ بوو لە دوای 6 مانگەوە ئەتوانین بڵین تەداخل بکەین یعنی بۆ نمونە لە ژێر بێهۆشکاریە توانین بۆری فرمێسکەکەی بۆ بکەینەوە ئەگەر حاڵەتەکانیان زۆر خراپ یعنی بۆ نمونە بۆ مەساجکردنەوە بۆ دەرمانی دژە بەکتریای و بۆ پاکردنەوەش هەر زۆر چڵکی کرد و بێتاقەتی کرد ئەوە ئەیکەینەوە دوای دکتۆرە ئەم بابەتە زۆر گرنگە بە تایبەتی ئەو شێوازی مەساجکردنە بۆی دایکان ئەگەر منداڵانەیان هەیە نەکەونەوە هەڵەیەوە ئێمە سپاس دەکەین ئەگەر جایکە بۆمان دووبارە کردو خۆت ئاماژۆپیا بەشی سەرۆمانی و بەشی خوارۆمانی ئەم دوو دەرچەیە سەری کە فرمێسکەکەی لێ دەرەچێت بەس پەنجا خەیتە سەروێ ئەگەر بۆمانکەیت بڵین ئەمە کونی فرمێسکی بەشی سەرۆی ئەمە خوارەوەیە هەردووکیان لێرەوە فرمێسکە بن بە جۆگەیەکە ئەیخەنە کیسەیەکەوە کیسەیەک هەیە لێرە کیسی فرمێسکی پێڵە چاودا ئەخا مناڵەکە بەم شێوەیە پەنجەی دایکەکە تەڵعان نەبێت دەستی شت بێ نینۆکی نەبێت کە زۆربەی دایکان نینۆکیان هەیە ئەبێ نینۆکی نەبێ و بەم شێوەیە پاڵ ئەنێ بە کیسی فرمێسکەکەەوە خۆ کە پەنجە دانا هەستی پێەکەی وەکو میزەڵانێکی بچوو وایە پاڵی پێوە ئەنەی ئیتر بەوە ئەو پیسی و هینە پاڵ پێوەنێ بۆ خوارەوە زەختێگەکە واکە ئەو پەردەیە بکرێتەوە چکە پەردەیەکی زۆر تەن ماوەکەی چەند بێ و چۆنیش بتوانی زەختی بخەیتە سەر هەر یەکسەر ینی نە زۆر هێواش نە زۆرتم خۆت هەستی پێەکەی ناڵێم وەکو میزەڵانێکی بچوو وایە لە ژێر دەستاڕێک کە پاڵی پێوەنی هەستی پێەکەی ئەجا ئەمە وتمان ڕۆژانە 3 جار ئەتوانێت جاری دەجار یعنی بڵین 3 وەجبەی بۆ بکات هەر جارەی دەدانە جار ئەم شتەی بۆ بکە وەکووتمان دوای 6 مانگ ئەگەر زۆر خراپ بوو ئەتوانێت لەژێر بەنجاب بکرێتەوە ئەگەر ناش ئەتوانین پێشتر ئەمان و لە دوای ساڵە وەختینەوە بەس ئێستا یعنی پزیشکەکان لەسەر ئەوە کۆکن کە ئەتوانێت لە دوای 9 مانگیشەوە بیکەینەوە یعنی بەڵام ئەوەی دایک و باوکەکان جاری وهەیە لە 2 ساڵی یا مناڵەکەی ئەهێنێ یا لە ساڵ و 8 مانگ بە دوا مناڵەکەی ئەهێنێ بۆ ئەمانە تۆزێکردنەوەکەی زەحمەتترە هەرچەند هەر محاولە ئەکەین کە بۆی بکرێتەوە بەڵام هەنێ جار گیران ڕوئایاتەوە چکە پەردەکە ئەستور بووە لەبەر ئەوە جاری وایە 2 جار بۆی ئەکرێتەوە جاری وا هەیە بۆ 2 جارش هەر باش نابێ و ئەچێتە مەرحەلەی دانانی بۆریەوە ئەوکون ئەچێتە مەرحەلەی نەشتەرگەریەوە یعنی شتەکان هەتا درەنگتر بچین بەدەمەوە قورسترە بێ باشە ئەم گیرانی بۆری فرمێسکە کاریگەری ئەبێت لەسەر چاوکزی ئەگەر چارەسەر نەکرێت کاریگەری هەیە پەیوەندی هەیە بە چاوکزیەوە تا ڕادێک ئەتوانم بڵێم پەیوەندیەک هەیە بەڵێ چکە یعنی زۆربەی ئەو مناڵانەی کە یعنی کە تێبینیم کردو ئەڵێ دکتۆرگیان لە مناڵی ئەمە بۆری فرمێسکی گیرا بوو کە ئەیبینم سەیرەکەم ئەو چاوەی بینینی ئاستی بینینەکەی فەرقی هەیە جاری وایە کزی دروست ئەبێ ئیتر بەس تا ئێستا داتایەکی وا هینم لەبەردەستانێ
یەکێک لە نیشانەکانی ئاماژەت بۆ کرد ئەم گیرانی بۆ ریفرمێسکە ریپۆک لە چاوی دروست ئەبێت هەندێک جار من دایکم بینیوە ئاماژەت بۆ کردەوەی کە بە ئاوی شلەتێن و لۆکە پاک ئەکرێتەوە ئەو شوێنە هەندێک جار دایکم بینیوە ئەڵێ ئاوی چا بەڵام بەتاڵی یانی ئاوی چا بەکارێنم بە لۆکەوە ئەڵێ مناڵەکەم زۆر فەرقی کردووە ئەمە لە ڕۆزانستێکەوە ڕاستە شتی وا هەیە کە ئەمە هۆکارێک بێت بۆی کە ئەم چاوە باش ببێت نەخێر هیچ بنەمایەکی زانستی نییە ڕەنگە زیانیشی پێ بگەێنێ چکە ئەو ئاوی چای ئێمە عین چا من نازانم بڵێن لە چ مادەیەک پێکات و ڕەنگە هەندێ مادی تیاابێ بۆ گلێنەی چاوی مناڵەکە خراپ بێ یا ببێتە هۆی هەوکردنێک لە پێڵۆکانی چاوێ چکە گلێنەی چاو زۆر ناسکە یعنی ببێتە هۆی بریندارکردنی گلێنەکە ببێتە هۆی چۆنەڵی زیان گەیاندن بە گلێندەکە بەڵێ ئەو کاتە ماکی زۆر خراپتری لێ ئەەکەوێتەوە لەبەرەوە تەنها ئاوی گەرم و شلەتێن زۆر باشە چینە بابەتێکی تر باسی ناڕێکی چاوی مناڵ بکەین بەڵێ خێلی مناڵ بکەین زۆر جارەڵێ ئەم مناڵە لە سەرەتای تەمەنیایەتی وازی لێبێنە لەوانەیە گەر لەگەڵ گەشەیە خۆی باش بێت بەڵام ئەمە لەکوێیە دەرەکەوێت دکتۆرە ینی زۆر جار دایک ئەڵێ منداڵ کەشیرە خوا چاوی لە چاوی دایکایەتی دایکە توانێ هەست بۆ بابەتە بکە کە لە سەرەتاوە مناڵە چاوی ناڕێکە خێلە بەڵێ زۆر سپاس بۆم پرسیارش خۆی خێلی لە مناڵە ئەتوانین لە دوای 4 مانگیەوە بە تەواوەتی دەستنیشانی کەین بڵین ئەم مناڵە خێلی هەیە یان نییە چکە پێش 4 مانگی مناڵ هێشتا بە تەواوەتی تەرکیزکردنی تەواو نەبووە ینی خۆی مناڵ کە لە دایکە بێ هێشتا سنتەری بینینی بە تەواوەتی گەشەی نەکردووە لە دوومانی یەکەمی دوای لە دایک بوونا اینجا سنتەری بینین گەشە ئەکات هەنێ مناڵ درەنگتریش ئەگاتە ینی گەشەکردنی تەواو 3 مانگ هەنشمانە لە 4 مانگە لەبەر ئەوە لە دوای 4 مانگیەوە بە تەواوەتی ئەتوانین بزانین ئەم مناڵە خێلە یان خێل نییە دایکەکە یەکەم کەسە کە بتوانێت ئەوە ببینێ بەس هەنێ جار دایکەکان چۆنەڵی دڵی نایە هەر نکۆڵی ئەکا لەو شتە ئەڵێوانێ مەسە لە خوشکەکە یەت پێی ئەڵێ یا خزمێکیان میوانێکیانێت ئەڵێ هەستەکەم ئەو مناڵە خێلە لەبەر ئەوە ئەگەر شتێکی ناڕێکی بینی هیچی لە کیس ناچێ ئەتوانێت سەردانی پزیشک بۆ ئەو مەبەستە هۆکارێکی تایبەت هەیە بۆ ئەم ناڕێکی چاوە هەندێک جار ئەڵەن کە مناڵە قۆڵێکی ڕامەکەشە لەبەرەوەی دوای چاویتی لەبێت و چاوی ناڕێکە بێت ئەمانەش هەیە نەخێر چونکە خۆی چاو بەشێکە لە مێشک چاو بەشێکە لە مێشک یعنی بڵین دەماری چاو ینی دەماری بینینی چاو کە دەماری دووهەمی پێ ئەوترێ لە ناو مێشکە ئۆپتیک نەرڤ ئەوە لە مێشکەوە هاتووە هیچ پەیوەندێکی نە لەگەڵ مەل و نە لەگەڵ شانانیە بەڵێ زۆر بەڵێ ئەو پرسیارە زۆر با نا بەعکسەوە من هەموو جارە بە دایکەکان ئەڵێم چاو بەشێکە لە مێشک و پەیوەندی هەیە بە مێژ ئەکرێ ئەگەر زەربێ بەرسەری کەوێ بڵێ لەوانێ ئەوە بێ هۆکارەکەی بەس قەت قۆڵ ڕاکێشان هیچ پەیوەندێکی پێوە نییە بەگشتی هۆکاری بۆ ماوەی بۆ نمونە دایکەکە یا باوکەکە یا کەسێ لە باپیری ئەڵێن چاوی ناڕێک بۆ لە کۆنە ئەوەی هۆکارێکە هۆکارێکی تر کزی چاو یعنی بۆ هەیە مناڵەکە چاوی زۆر کز بێ ئەم دایک و باوکە هەستی پێ ناکەن هەتا چاوی ئەسۆڕە و خێل ئەبێ ئەوەش هۆکارێکی سەرەکیە هۆکارێکی تر هەیە مەسەلا نوعەخێلێکی تایبەتی هەیە بەهۆی هەر چۆنەڵی ئەو ماسوولکانە بەباشی کار ناکەن چەند نوعە خێلیمان هەیە وەکو دوین سندرەممان هەیە یا براون سندرەممان هەیە ئەوانە جۆرە خێلێکی تایبەتن و چەند جۆرێکی تریشمان هەیە بەڵام ئەمانە باوترینیان جۆرێکی ترمان هەیە شەلەلی دەمارەکانمان هەیە واتە ئەو دەمارانی کە ماسوولکەکانی چاو ئەجوڵێن خۆی لە ناو چاوە 6 ماسوولکە هەیە کە چاوەکانمان بۆ ئەجوڵێن و ئاراستەکانمان بۆ دیاریەکە بۆ نمونە دەماری شەشەم ئەگەر تووشی پێکان بێ یا خوانەخواستە تووشی شەلەل بێ ئەو ئەبێتە هۆی خێلی لەو چاوەیە یا بۆ نمونە دەماری چوارەمی چاو یا دەماری سێهم ئیتر ئەمە لە هەموو تەمەنێکی شاواری دەڕووبات باشە دکتۆرۆکو پێشووتریش وتم ئەم منداڵە لە سەرەتایە و لە گەشایە ئەگەر ئەم پشکنینانە کرا لای ئێوەی بەڕێز هیچ گرفتێکی نەبوو بەڵام هەر چاوەکەشی پێڵێن چاوی تیلە یان چاوی خێلە لەگەڵ گەشایە ئەمە چاکە بێت یاخود نا خۆی ئەوەی کە ئەڵێ لەگەڵ گەشایە چاکە بێت نوعێک هەیە پێی ئەوترێ خۆی لە ڕاستیە خێلی نییە پێی ئەڵێن خێلی درۆزن سیدۆسکوند یعنی
شکلی چاوی مناڵەکە واهەیە بۆ نمونە ئەوانەی کە ئەم سەری لوتیان پانە یعنی مناڵ زۆربیان سەری لوتیان پانە چکە هێشتا کڕکراگەی و نەبووە بە ئێسک وەکو ئێمە کۆڵەکەی لوتیان ئەو بەباشی یعنی گەشەی نەکردووە ئەمەیان پانە لەبەرەوە هەستەکەی چاوەکانی نزیکن لەیەکەوە طبعاً ئەوەش لە فەحسا دەرەکەوێ ئەبێ زۆر بەوردی فەحسی بکەیت هەتاوەکو دەرکەوێ ئەوە هۆکارێکە اینجا ئەوقەت نەمان بووە بڵێن ئەمە خێلی هەیە و خۆی لەگەڵ گەورەبوونا باشە بە هیچ شێوەیە کە ناڕێک بوو لەگەڵ گەورەبوونا باش نابێ ئەوەی کە لە ناو خەڵکا بە ئەڵێ لە ئەوڵەوا بوو دوایی باش بوو ئەوە پێوترێ خێلی درۆزن یاخود پێوترێ سیدۆسکوند لە ئەسڵا هیچ خێل نییە بەس شکلی چاوەکەی وایە وەکو سینیەکان ئەوانەی کە ینی سینەکان زۆربیان ئەم سەری لوتیان پانە و دایمە چایان لە یەکەوە نزیکە ینی لە زۆربەی کاتاوە ئەزانی چایان سوڕاوە بەس لە ئەسڵاوانە و ئێمەش هەمانە و بە تایبەتی لە ناو مناڵانە ئەو شتە هەیە زۆر باشە ئەم ناڕێکی چاوە چارەسەری هەیە لەوەی کا بتوانرێت چارەسەرێکە بێت چارەسەرەکان بە نەشتەرگەریات چارەسەری دیکەی هەیە بەڵێ بێگومان چارەسەری هەیە ناڵم هەر دەست بەجێ کە هەستی کرد بە و خێلیە ئەبێ یەکسەر سەردانی پزیشک بکرێت چکە سەبەبەکەی بۆ نمونە ئەگەر سەبەبەکەی کزی چاوبێ ئەبێ چاویلکەی بۆ دانەی بۆ ئەوەی ڕێک بێتەوە زۆربەی خێلەکانیش دانانی چاویلکە لە مناڵە زۆر باشە بن کەمیان هەیە ڕێژەیەکی کەمیان هەیە کە بگەنە نەشتەرگەری یعنی زۆربەی دایکەکانیت مەسەلا ئەڵێ دکتۆر بۆ چاویلکەی بۆ نووسی ئەمە 2 ساڵە چاویلکەی لە چاوایە با نەشتەرگەری بۆ بکەین بە عەکسەوە نەشتەرگەریەکە زەرەری لێیە یعنی خۆی شتەکان پلە بە پلە یەکەم چاویلکەیە اینجا شتێکی تریش هەیە لەگەڵ مەسەلەی خێلیە تەمەڵی چاو تەمەڵی مەسەلە چ کاتێک دروستە بێ بۆ نمونە ئەم چاوە سوڕاوە بەکار نەهاتوە بۆ بڵین چەند مانگە 3 مانگە 4 مانگە ساڵێکە ئەم مناڵە چاوی ئەسوڕێ هەمیشە ئەو چاوی بەکار نەهێناوە بۆ سیرکردنی وێنەکان لەبەر ئەوە مێشکی ڕانەهاتوە وێنێ ئەم چاوە وەرگێ لەبەرەوە هەمیشە بە چاوە باشەکەی سەیری کردووە ئەبێتە هۆی تەمەڵی لەو چاوەیە کە سوڕاوە ئەوەش دوای ڕاستکردنەوە ینی دوای دانانی چاویلکە ئەتوانرێت چاوبەستنی بۆ دانرێت کە پێوترێ پاچین و ڕۆژانە چەند کاتژمێرێک بەپێی ئاستی تەمەڵی چاوەکە بۆ ئەوەی ئەو چاوەش ئازابێت و بینینی بۆ بگەڕێتەوە بەڵام دکتۆر زۆر کات لەوانەیە سا زۆربەی دایکیش و پرسیارەی هەبێ چونکە منداڵە لەوانەیە ئەو چاویلکەیە قبوڵ نەکات یاخود پێی ئاج بێت نابعکسەوە چۆن چی بکرێ ئەگەر هەندێک لەو مناڵانە نەیانتوانی چاویان لێ کاتەوە فڕێ ئەیە چی بۆ بکەین یان دایکەکە چی بۆ بکە بۆی کە پێی ڕابێت خۆی کە چارەسەر ڕاستەکە و بۆ کرد بڕوا بکە یعنی زۆر حەزەکە یەکسەر عینەکەکە لە چاوکە دایکەکەیەتەوە ئەڵێ دکتۆر بەیانیان کە هەڵە سێگری بۆ عینەکەکە یا ئەڵێ دەسەگێڕێ ئەڵێ ئەوێ عینەکەکە وەرگێ ینی ئاسوودەیەکە بینی بەڵێ ئاسوودەیەکە بینینی هینەکە ئاسایی ئەکاتەوە و بینینی خۆشتر ئەکا لەبەر ئەوە یا مەسە لە دایکەکە ئەڵێ دکتۆر ناهێڵە چای بۆ ببەستم هەتا لە تەمەنێکی بچووکترەوە زووتر دەستنیشان کرێ زووتر چارەسەر کرێ باشتر چارەسەر کرێ زۆر باشترە ئەین لە 1 ساڵا باشترە لە 2 ساڵ لە 2 ساڵا باشترە لە 4 ساڵ و هەروەها زۆر باشە بابێ ئەسەر چارەسەرەکانی چاوکزی بە تایبەتی لە مناڵانە کە بەڕێزت پسپۆڕیەکەت لەم بوارەیە بە تایبەتی چەند چارەسەری چاوکزی ئەکرێت هەر لە سەرەتایە کە دایکێک باوکێک هەستی کرد مناڵەکەی چاویت کیسە زۆر باشە خۆی چاوکزی وەکو وتم ئەبێ زوو بەدەمیەوە بچین بۆ نمونە ئێستا من ئەگەر خۆم چاوم کزە ئەبێ لە تەمەنی 1 ساڵی و مشوری مناڵەکەم خۆم یعنی ئەوە نیە بڵێ نازانێ قسە بکە ئەوانە خۆی ئەیبێتە لای پزیشکەکە چەند فەحسێکی تایبەتی هەیە بۆی ئەکرێن بەوەیە ئەزانی کە ئایا ئەم مناڵە چاوی کزە یاننا ئەنجا لە تەمەنی ئەمە 1 ساڵیە دوایی لە تەمەنی 3 ساڵیشە ئەبێ فەحس بکرێتەوە کە فێری چەند وشەیەک بوو ئەتوانرێت جوابی فەحز ئەتوانێت ئەو کاتە جوابی فەحز باتە و قسەکان یعنی بیکات ئەوە دووهەم سێهەم لە تەمەنی ڕەوزەیە پێش چوونە ڕەوزە ئەوەتوانی لە تەمەنی 5 ساڵیشە ئەوەش هینە و تر بە دوای ئەوە لە مەکتەبە و باشترە هەموو ساڵێ جارێک مناڵەکان یعنی لە عمری ڕەوزە بە دواوە ساڵی جارێک مناڵەکان فەحسی بینینیان بۆ بکرێت باشە دکتۆرە زۆر کات زۆر شت هەیە بەدەست خۆمانە ینی بۆ نمونە ئەم منداڵە ئیتر بەرەبەرە لە گەشایە تا چەند گرنگکە منداڵە بینینی فراوانکەین تەمەڵی لا دروست نەبێت زۆر جارە مناڵە لە لەو چوارچێوەیەکی ماڵێکە لە 4 دیوارێکە لەوانێ نە ڕەنگە بینێ نە شتە بینێ نە کەسیکە ئەبینێ تەمەڵی ئەمانە هۆکارن بۆی کە مناڵە لاوازی چاو یاخو کەسبوون یاخو تەمەڵی بۆ دروستکات وەکوتم ئەمە هۆکارێکی ژینگەیی و ئێستا لە جیهانە زۆر باوە
خۆی ئەبێ هەموو مناڵێک ڕۆژانە 2 کاتژمێر لە دەرەوە بەسەربەرێ لە دەرەوەی ماڵ ئیتر ئایا باخێکە ئایا ئەچێ بۆ 2 گۆڵی ئایا ئەچێ بۆ مەلەکردن ئەچێ بۆ تنس ئەچێ بۆ مۆسیقا بڵین بۆ وێنە کێشان بۆ بڵین شوێنی تەرفیهی مهم ئەوەیە 2 ساعات ئەم مناڵە لە دەرەوە ژینگە بەسەر بێ یا لە کاتی مەکتەبیش بە کات بەسەربردن یعنی حسابەکرێت. ئێستا شتێکی زۆر باشیان دۆزیوە تۆ زۆربەی وڵاتەکان لەگەڵ ئاژەڵە ماڵەکانە مناڵ ڕاهێنن بۆی کە هەم یاری لەگەڵکە هەم چاوگێڕانی بۆ هەبێ بۆی کە بەردەوام چاوی جوڵێت و تەمارینی هەبێ چکە چاوجوڵانیش بۆ خۆی کۆمەڵە جوڵەی هەیە کە تۆ بتوانێت ڕۆژانە پێ بکەیت پشووی پێ بێ یاخود تەمرینی پێ بکەیت ئەمانە ڕێگەی ئاساین دکتۆرە مەگەر بیگرینە بەر خۆی زیاتر ئەوەی مەسەلەی ئاژەڵە ماڵەکان ئەوە بۆ هێنا بۆ یعنی ئارامی دەرونی مناڵەکانە و دوورکەوتنەوە لە شاشەکان و ئەوانە ئەوەش شتێکی خراپ نییە بەس وەکوتر فەزای خارجی یعنی دەرەوە بۆی مەسەلە تشکی ڕۆژی تەبیعی ئەوە زۆر مهمە بۆ گەشەی چاوەکانمان. زۆر باشە تا چەند ڕێنمایی دایک و باوکەکانەکەی لەبەروی کە ئێستا ناتوانین بڵێن کێمە مناڵەکانمان لە شاشە بە تەواوەتی بە دووریانەکەین چونکە ئەمە شتێکی قورسە و لە سەردەمێکە ئاژین کە هەرچۆن بڵێن من نیکەم بەڵام هەر شاشەکانیت و ماوەیەک پێیان بێ بەڵام شتێک بەکاربێنن چۆمە چاویلکەی فلتەر بەکاربێنن بۆی کە مناڵەکان چاویان ئەسێتی پێنەگات و گرفت بۆ چاویان دروست نەبێت. خۆی ئەو فلتەرانە بڵێن چۆن هەموو شاشە سکرینەکان خۆیان فلتەریان لەسرە بەس پێویست ناکە مناڵ چایلکێکی فلتەر لە چاوکە چکە ئەوە لە هەمان کاتا لێڵی بۆ دروستەکە لێڵێک لەبەر چاوی مناڵەکە دروستەکە فلتەرەکە ئەمەش ئەبێتە هۆی هۆکاری کەمبینینی مناڵەکە من ینی ئامۆژگاریان ناکەم کە ئەو فلتەران بەکار چۆن لەوەی کە چاویان ئەبێ ڕۆژانە نیو ساعت ئەتوانن ئەو سکرینانە بەکاربێنن و ئەتوانن سکرینی تەلەڤیزیۆن بەکاربێنن دوورترە مەوداکە یعنی بەلایانی کەم و 2 مەتر لە شاشەکەەوە دوور بێ و هیچ ڕێنماییان ناکەم کە مەسەلە هەموو ڕۆژێ شاشە بەنەدەست مناڵەکانیان ئەتوانن یعنی ڕێکەون لە مناڵەکەیان هەفتەی 2 جاری ساعتێک ئەتوانن بەڵێ ڕۆژانە شوەری کرد لە نوی ساعت زیاتر وەرین ئەگرێ باشترە بۆ ڕازیە بێت دکتۆرە بەخوایتە بێ ڕێکەون هۆکاری تریش هەیە زۆر مهمە ئێستا لە قوتابخانەکانە مامۆستا زۆر ئەتوانێت دەور ببینێ بۆ نمونە بڵین مامۆستاکە پەیپەرێک وەرەقەیەک ئایا بە مناڵەکان ئەڵێ بۆ ئەم هەفتەیە ئەم شتانم بۆ تۆمارکە بۆ نمونە ئەڵێ دانیشتووە زوو خەوتووە جێگاکەی خۆی ڕێک کردووە ئامێری ئەلکترۆنی بەکارهێناوە یعنی ئەو مناڵە ئەوەنە پابندە بە قسەی ئەو مامۆستایەوە لەبەرەوەی بۆ نمونە ئەستێرێکی سوور وەرنەگرێ مامۆستاکە ئەستێرێکی باشی باتێ بۆ ئەستێرێکی سەوزی باتێ کە نیشانەیەکی باشە لە لای مناڵەکە دوور ئەکەوێتەوە لە شاشەکە یعنی چۆنەڵی زۆر پابندی قسەی مامۆستاکان بن هاندانێکە یعنی بە هاوکاری خێزان و قوتابخانەش ئەتوانن ئەو شتە بکەن زۆر باش اینجا باسی لە خوێندنگا کرد سەرکۆکە خۆشمان مناڵ بووین دکتۆرە ئەمان بینی لەوەی کە هەندێک جار ناوەناوە لە کە خوێندن دەستی پێکرد تیمێک ئاهاتن بۆ پشکنینی چاوی مناڵەکان هەندێجار ئەگەر دایک و باوکەکەش مەجای ئەویانە بێ کە مناڵەکان بەرن بۆ سنتەرە یاخۆ بۆ لای پزیشکێکی پسپۆر لێ پشکنین بۆ چاوی مناڵەکە کرات و دوایی دایک و باوکەکە بانگەکرا و ئاگادارە کراوە کە مناڵی تۆ چاوی کزە پێویستی بە چارەسەر هەیە بەڵێ خۆی ئەوە شتێکی زۆر باشە بەس پێش ئەوە یعنی دایکان و باوکان نابێ بگەنە ئەوەی کە تیمەکانی قوتابخانە و باخچەی ساوایان بێن فەحسی مناڵەکان بکەن ئەبێ خۆیان لە 1 ساڵی لە 3 ساڵی لە 5 ساڵی ئەم پشکنینیان بۆ بکەن بەلایانی کەمەوە بە تایبەتی تر ئەوانەی کە دایک و باوکەکە یاخود لە خێزانەکە چاوکزیان هەیە و زۆر خۆشبەختانە ئێستا یعنی ئەو تیمانە زۆر چالاکن حەزەکەم چالاکتر بن و بەرەو پێشەوەتر بچن ڕۆژانە زۆر منە دەستنیشانەکەن ئەینێرن بۆ نەخۆشخانە بۆ لای ئێمە و ئێمەشکاری پێویستیان بۆ ئەکەین ئێمە دەستخۆشی لێکەین وەکو دوایین ڕێنمایی تۆ چییە بۆ دایکان و باوکان بە تایبەتی بۆ منداڵان کە ئاکیان لە چاوی بێ کە ئەندامێکی هەستیارە و بووی کە لە سەرتاوە چارەسەری بۆ دۆزێتەوە نەوەکو لە قۆناغەکانی ترە وەڵاهی تاکە ئامۆژگاریم ئەوەیە کە دایکان و باوکان زۆر ئاگایان لە چاوی مناڵەکانیان بێ و بەو ینی بەوەی کە شاشیان زۆر نێنێ و چاودێریان بکەن بۆ نمونە ئەگەر خێلیەک یا جوڵەیەکی ناڕێکی بینی لە چاوەکە یان نەڵێ خۆی چاگە بێ لەگەڵ گەورە بوونا ئەوە دووهەم شت سێهەم ئەو کزیەکە لە عائیلەکەیان هەیە زۆر مهمە بەدەمیەوە بچی چونکە هەتا زووتر بچی زووتر چارەسەرەکرێ
و زووتر دوور ئەەکەویتەوە لە گرفتەکانی کە لە دوایە دروستە بێ یعنی گرفتێکی زۆر ناخۆش هەیە بۆ نمونە ئێستا کەس کوڕێکی 18 ساڵ 19 ساڵ ئەچێ مۆڵەتی شۆفێری دەربێنێ کە سەیرەکەی چاوێکی تەمەڵە بۆ نمونە چاوێکی 6 لەسەر 6 بینە ئەڵێن ئەمە کەریم العینە ئەگەر بینی بێتان لە بەعزێ لە مۆڵەتی شۆفێرەکانە نووسێ کەریم العین یعنی چاوێکی تەمەڵ بۆی هەیە تەنها مۆڵەتی شۆفێری تایبەتی هەبێ یعنی لەوانەیە ئەو کەسە ژیانی لەسەر ئەوە بێ بۆ نمونە سارێکی گشتی پێبێ ئیشی پێ بکە بۆی مەحرومە بێ لەو شتە ئەجا زۆر ناخۆشە ئەوە بەس تۆ گە لە مناڵیەوە ینی مناڵەکەت ببینی ئەو هەمووی 3 جارەکە پێش مەکتەب ئەگەر فەحسیکە 1 ساڵی و 3 ساڵی و 5 ساڵی و دوایش لە مەکتەب ساڵانە فەحسکرێ ئەوە شتێکی زۆر باشە یعنی ئیتر تۆ بە دوورەبی لەو گرفتە ینی تۆ ژیانی ئەو مناڵە ڕزگارەکەی ژیانی مناڵەکە ڕزگارەکەی دەست خۆش سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ ئەوە سپاس بۆ